بەناوی خی بەرزی باوتا جوانترین سڵایەمەتان پێشکەش بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵم کام ڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێی پرۆگرامی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆ زۆر تایبەت دەبێت بە هیوای ئەوەی کە تا کۆتایی بتوانن بینەری پرۆگرامەکەمان بن. بەناوی خی پەروەردگار عزیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ سڵاوتان لەبێت. تایبەتیەکەی پەیامی ڕۆژ کە شێدا ئاماژەی پێ دەکات ئەمڕۆمان تەرخان کردووە بۆ میوانداریکردن لە گروپێکی هونەری کە دیار هێشتا لە مانگی مەولود داین و هێشتا ئەگەرچی هەڵبژارنەکانی ئەمریکا هاتوێتەوە پێش، بەڵام ئێمە هەر لەسەر ڕیتمەکەی جارانی خۆمانین 2 هەفتە لەمەوە پێش هێشتا بەردەوامی لەسەر پشتیوانیەکان بۆ پێغەمبەرمان محەممەد درودی خوای لەسەر بێت بە شێوازە جیاوازەکان کە ئەمڕۆ دەمانەوێت بە هۆنراوە جیاوازەکان خۆشەویستی خۆمان بۆ پێغەمبەرمان محەممەد درودی خوای لەسەر بێت دوو پات بکەینەوە کە دیارە میوانداری گروپێکی خنجیلانەمان کردووە کە لە هەورامانەوە تەشریفیان هێناوە هاتوونەتە ئێرە میوانی ئەمڕۆی پەیامی ڕۆژ دەبن و بە ئاواز و هونەرە تایبەتەکانیان پەیامی ڕۆژمان بۆ دەڕازێننەوە. بەڵێ دەست خۆجەلال بەڵێ ئازیزان سەرتاش دەچینە لای ڕۆژی کەشەوەی سەرجەمشار و شارۆچەکانی هەرێمی کوردستان فەرموون با پێکەوە بینێت.
هەندێک حاڵەت دێنە پێشەوە کە زۆر جێگەی سەرنجن، هەندێک دیکەش مرۆڤ تووشی سەرسوڕمان دەکەن، بە تایبەتی لە نێوان ئاژەڵەکاندانا. زۆر جار دەوترێت سەگ یەکێکە لەو ئاژەڵانەی کە بەوەفاترین ئاژەڵ یا بە یەکێک لە ئاژەڵە بە وەفاکان ناو دەبرێت. لە شارۆچکەی خوورماڵ حاڵەتێک هاتووەتە پێشەوە کە پەیامبەرمان سامان فەتاح راپۆرتێکی بۆ ئامادە کردوین لەسەرەوەی کە بەرخێک کاتێکە لە دایک دەبێت چۆن دایکەکەی لی ناپرسێتەوە، بەڵام ئەوە ماوەی چەندین ڕۆژە کە ئێستا سەگێک وەفاداری خۆی نیشان دەدات لەو لەحزەی کە لە دایک بوو هەتا ئێستا بە خێوی دەکات، تەنانەت شیریشی پێدەدات. بەڵام ئەوەی کە جێگەی پرسیارە ئاخۆشەیدا ئەم بەرخە کە بە شیری ئەم سەگە گەورە دەبێت سبەینێ گۆشتەکەی دەخورێت یاخود نا. با پێکەوە بینەری ئەم راپۆرتە بین. لە نێوان ئاژەڵەکاندا زۆر جار ساگ وەک بە وەفاترین ئاژاڵ ناو دێنرێت، بەڵام وەفاداری ئەم سەگا مرۆڤ تووشی سەرسوڕمان دەکات. ئەم بەرخە تەمەنی 10 ڕۆژە، بەڵام سیر لەوەدایە سەگەکە بووەتە دایکی شیری ئەم بەرخە و دایکە ڕاستەقینەکەی خۆشی بەرخەکەی فەرامۆش کردووە. ئەم باخەم هەیە، من هەنێ بەرخم هێنابووی کە تۆزە گیاوشتەکەی پاکرێتەوە، چەند مەڕێکی تێدا بوو. مەڕەکان دو عەسرێک هاتم تەماشاکەم ئەم بەرخەی بوو یەکێک لە مەڕەکان خۆی جێهێشت بوو. ئەوە حاڵەتێکە لە مەسەلەی مەڕداری و ئەو کەسانی کە ئیشی مەڕداریەکە نەزانن مەڕ زۆر جار بەرخەکەی وەرناگرێتەوە. من کە هاتم بینیم ئەم بەرخەم بینی سەگەکەی لە پاڵا بوو، سەگەکەی لە پاڵا بوو، پاکی کردبوویەوە و با بڵین مژی بووی، ئەوی مژی بوو. قەدەری خۆوایە کە ئەم سەگەش پێشتر ئاوز بوو، بەڵام بەویستی خۆی گەورە سەگەکە بەشەکانی بۆ نەمان وردە خۆیان گرت بەیەکەوە. ئەمی بە دایکی خۆی ئەو ئەمی بە بەچکەی خۆی زانی، ئەمیش ئەوی بە دایکی خۆی زانی. ژیانی کورتی ئەم سەگ و بەرخە دنیایەک پرسیاری لای ئاژەڵدار و خەڵکانی دیکەش دروست کردووە. ئاخۆ بەرخێک بە شێری سەگ گەورە بێت گۆشتەکەی دەخورێت. خۆشەویستی ئەو سەگا بۆ بەرخەکە تەنیا لە شیردانی نییە، بەڵکو زۆر جار دەیباتە دەرەوە و بە تەواوی پارێزگاری لێ دەکات. یەک لەو حاڵەتانە ئەوەیە کە ئەو سەگە ئەم بەرخە باتە کولانەکەی خۆی، ئیباتە کولانەکەی خۆی و خۆشی لە دەرگاکەی ئاوەسێ کە ئێواران بەرخەکانی ترەکەمەوە ژوورەوە ئەو نایاڵێ ئەبێ ساغەکە دوور خەمەوە بیبەمە دەرەوەی کولانەکەی خۆی دەست ببەم بەرخەکە بێنمە دەرەوە ئەو کات ئەم دوایی بکەمەوە و بەرخەکانی خۆی بەو شێوێ مەگەر لەگەڵ سەگەکەیە جیای بکەمەوە. بە تایبەتی ئەمە لە سەرەتایە. لە کوردەواریدا زۆرمان بیستووە خوددا خۆی ئێلانە بۆ چۆلەکەی کوێر دەکات. جا ئەوەش دەرخەری ئەو ڕاستیەیە هەرگیان لەبەرێک بەویستی خوددا کە دێتە دنیاوە خوددا خۆی ڕزق و ڕۆزی بۆ دیاری دەکات و پارێزگارێکیشی بۆ دەستنیشان دەکات، وەک چۆن سەگێک بووەتە دایک و پارێزگار و باوەشێکی خۆشەویستی بۆ بەرخێک. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، ناحی خوورماڵ. زان و خۆشەویستان، دیارە دەچینە لای زانیاریەک کە لەسەرەوەی کە دووپشک زیانەکانی و پێوەدانەکانی و جۆرەها دووپشکە لە ئێستادا هەمان ئەڵبەتە هەموو و جۆرانە لە هەرێمی کوردستاندا نییە، هەرچەندە لای ئێمە زیاتر عربەت بە زۆرترین دووپشکە بوونی هەیە، ناوبانگی هەیە، بەڵام بابزانین جۆرەکانی دووپشک چۆنە. لەم زانیاریە با پێکەوە بینەری بین. چەند زانیاریەک لەسەر دووپشک و پێوەدانی دووپشک. دووپشک 8 پێی هەیە و بە شەوانە بە شوێن خۆراکدا دەگەڕێت. 750,000 جۆر دووپشک هەیە و تەنها 25 جۆریان مەترسیدارن. لا تایبەتمەندیە سەرنجڕاکێشەکانی دووپشک ئەوەیە دەتوانێت بەبێ ئاو خۆراک بژی. دەتوانێت بۆ ماوەی مانگێک لە ناو بەفردا بژی و بەرگەی بەرزی 50 پلەی گەرمیش بگرێت. خاوەنی 6 بۆ 12 چاوە و دەتوانێت ڕۆشنایی و تاریکی لێک جیا بکاتەوە. گوێی نییە و نابیستێت، بەڵام بەهۆی لەرینەوەی دەزوولەکانی سەرقاچەکانی هەست بە بیستن دەکات. لە کاتی پێوەدانی دووپشکدا چی بکرێت باشە؟ سەرەتا هەوڵ بدە شوێنی پێوەدانەکە بزانیت. شوێنی پێوەدانەکە دەست بەجێ بە ئاوی سارد و سابوون بشۆ.
بۆ ئەوەی هیچ نەبێت ئەو ژەهرەی لە دەوروبەری پێوەدانەکەیە نەمێنێت و بڵاو نەبێتەوە بە هەموو لەشدا. پێوەدرا و هێمن و لەسەر خۆ بێت و نەشڵەژێت. مەهێڵە قەرەباڵەخی و دەنگەدەنگ لەسەر کەسی پێوەدرا و دروست بکەن بۆ ئەوەی لێدانی دڵ و فشاری خوێنی بەرز نەبێتەوە، چونکە تا لێدانی دڵ و فشاری خوێنی بەرز بێتەوە ئەوە بڵاوبوونەوەی ژەهرەکە لە لەشیدا خێراتر دەبێت. خواردنی شیر باشترین شتە لە کاتی پێوەدانی دوو پشک، چونکە دژە ژەهرە و کەسەکە ئەڕشێنێتەوە. بەو هۆیەوە ژەهر ناگاتە نزیک دڵی و زۆر سەلامەتە بێ. هەوڵ بدە نەهێڵیت کەسە پێوەدراوەکە زۆر بجوڵێتەوە، چونکە تا زیاتر بجوڵێت خێرایی بڵاوبوونەوەی ژەهرەکە لە لەشیدا زیاتر دەکات. پارچەیەک سەهۆڵ بخرێتە سەر شوێنی پێوەدانەکە و بۆ ماوەی 10 خولەک لەسەری دای بنێت. هەر 5 خولەک جارێک ئەوە دووبارە بکرێتەوە. ئەگەر شوێنی پێوەدانەکە دەستت بوو بە هیچ شێوەیەک دەستت بەرز نەکەیتەوە، بە تایبەت بۆ ئاستی سەرەوەی دڵ، چونکە ئەوەش بڵاوبوونەوەی ژەهرەکە لە لەشدا خێراتر دەکات. لە زووترین کاتدا کەسی نەخۆش ڕەوانەی نەخۆشخانە بکرێت. مناڵ و بەتەمەن ئەو کەسانن زیاتر مەترسیان لەسرە. لە کاتی پێوەدانی دوو پشکدا دەتوانیت هێلکەیەک بە ساغی بخەیتە سەر شوێنی پێوەدانی دوو پشکەکە و بۆ ماوەی 5 خولەک هێلکەکە لەو شوێنەدا ئەمدی و ئەودیوی پێ بکە. لە پاش 5 خولەکەکە هێلکەکە بشکێنە زەردێنەکە بەهۆی هەڵمژینی ژەهرەکەەوە ڕەنگی ڕەش دەبێت. لە دەردی بێدەرمانی کەوتومە سەرگەردانی، لە دەردی بێدەرمانی کەوتومە سەرگەردانی، بە جوابی لەن تاڕانی چی بکەم جەرگێم بێڕاوە. مەولایە صەلی وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم، على حبيبك خير الخلق كلهم. أمسر دارم سرور خالتي أوى كوثر، أمسر دارم سرور خالتي أوى كوثر. مستعيا هم ربر محمد رسول الله، مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم، على حبيبك خير الخلق كلهم. ساقي لدل حزركا تشاوم لدردي سركا، ساقي لدل حزركا تشاوم لدردي سركا. زارتي يا نزركا بو صفيا هيراني، مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم، على حبيبك خير الخلق كلهم. بناوي أو خالقك ككاملا وبكرا، بناوي أو خالقك ككاملا وبكرا. أخشن دا يومي قربان خواني بيت الحرام، مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم، على حبيبك خير الخلق كلهم.
یاڕەبی دەستان خۆش بێت. ئازیزان و خۆشەویستان، دیارە ئەمە گروپی هونەری پێشەنگن وە کاماژەمان پێکرد لە هەورامانەوە تەشریفیان هێناوە، واتە لە خوڕماڵ و دەوروبەریەوە پێکەوە ئەم گەنجانە گروپێکی هونەریان پێکێناوە بە ناوی پێشەنگ کە لە خزمەت هونەری ئیسلامیدان. دەچمە لای گروپەکە بۆی کە زیاتر بیان ناسن. کاگەزم زۆر سپاس، بەخێر بێن کوڕینە هەمووتان، بەخێراتن سەر چاومان. دەستخۆشی لە ئێوە و ئەم بەنامە جوانەیە بۆ ئەم میوانداریە زۆر سپاس. کاکازم سەلامەت بی، دیارە دەمانێت بزانین گروپی هونەری پێشەنگ کێن، کەی دروست بوون و چۆنێکە خزمەتان هەیە، زیاتر چی دەڵێن؟ لێرەوە پێشەکی یادی لەدایکبوونی فەخری عالەم لە هەموو کوردستان و تەواوی جیهان پیرۆز دەکەم. تیپی سرودی پێشەنگ لە دوای ڕاپەڕینەکەی ساڵی 1990ەوە دەست بە کارەکانی خۆی کردووە، واتە ئەم گروپە لەسەر دەستی کۆمەڵێک کەس دروست بووە و توانیویانە بگەن بەم قۆناغی ئێستا کەوا ئەم گەنجانێتیایە خۆیان دەبینەوە. ئیشەڵا دواتریش ئەتوانین بە تەفاسیلی زیاتر وردەکاری لەسەر تیپەکە لە ساڵی 1990 تا ئێستا هەر ئەم گروپەنیا ئەندامی ترسان هەیە. لە ساڵی 1990ەوە لەسەر دەستی کۆمەڵێک ئینسان، کۆمەڵێک مامۆستایی بەڕێز و خۆشەویست توانراوە ئەم گروپە دەست بەکارەکانی بکات. لە بەشی هونەری سرودەکەیە، واتە کە ئەڵێن هونەریەکەی کۆمەڵش دەگرێتەوە، ینی کۆمەڵی بواری لە خۆی گرتووە، تەنها بەشی سرود نەبووە. مەسەلەن لەو بوارانەدا بواری شانووی تیا بووە، بواری هەڵکۆڵینی تیا بووە، پەخشان، ئەمانە ڕسم خەت، ئەوانە یەکێک بوون لەو بەشەکە تیا بووە. لەو کاتەوە لە ساڵی 1990ەوە بە سەرپەرشتی دکتۆری هیدایەت ئەو سەرپەرشتی تیپی پێشەنگی کردووە لەو کاتە. لێرەوە ڕێز و سپاسمان هەیە بۆی کە توانیوێتی لەسەر دەستی ئەو بەردەوام بێت تاوگو بکاتە ئەم قۆناغی دەستا و دەستکراوە هەرجارۆزراوە بە گروپێک سەرکەوتوو بن. باس لەوە ئێستێژ ئەو بەشانی دیکە وەکو شانۆکار، ڕەسام، ئەوانەتان هەرما و بەشەکان بەشی پەخشان هەیە، سرودەکەی هەیە، بەشی وەرچەکەی ئێستا ژەرپەری پێ ئەدرێ، ینی کۆمەڵێکیان لە چالاکیەکانی بەردەوامن، بەڵام کۆمەڵێک چالەکی تریان لەبەرەوەی کە وەزع نەڕوخساوە تۆزە کارەکانی وەستاوە. زۆر باشە کاکازم، دەمەوێت بزانم زیاتر ئێستەیەوە چیاڵێنەوە، چکەم گەنجانەمانەمووی تازن، جیلی نەوەتەکانی ڕەنگە نەبن لە ناو گروپەکەیە، ڕەنگە لە دوای 2010 زیاترەمانە پەیوەندیان بە گروپەکەەوە کردبێت، کەواتەمانە خەڵکی تازی ناو گروپەکەن. ئێستا زیاتر چی دەڵێنەوە بۆ بەشداری چه جۆرە مەراسیمێک دەکەن؟ ئێستا لەم کاتە لە ساڵی 90ەکانە سرودەکان تۆزێ کۆنیان پێوە دووار بە ئێسای بێڵیتەوە، ئەوان بە پێی سەردەمی خۆی شتێکی جوان و نایاب بووە، بەڵام هونەریش ئەبێ بە پێی سەردەم بتوانی گۆڕانکاری تیا بکەی، بەڕاستی ناکرێ هەر وەکو ساڵی 90ەکان و خواردنەوەدەکانەوە تۆ هەر بۆ تەشکیلەیە بڕۆی. سواز بۆخوا ئەم گروپە ئێستا کۆمەڵی گۆڕانکاری کردووە لە تیپەکە بۆ ئەوی بتوانین شتێکی جوان پێشکەشی کۆمەڵگەکەمان بکەین. واروەها ئێمە ئێستا لەم کاتەدا بە حەقە شتەکان دووبارن، زیاتر بە سەماعی شتەکان نەبیسین و ئەین بەگوێ بینەرانە. ئەم تیپەوە دەساودەست ناوەستێ، ئەبێ هەوڵبا بۆ شتی خۆی هەبێت تایبەت بخۆی. ئێستا بۆ نمونەیەکمان هەیە لە ساڵی 94ەوە شعرێکی مامۆستا جەمال بێدار هەبوو، لێرەوە پێم وایە کاک محەممەد مامۆستا محەممەد سرود یان پێوت لەو کاتە دەورێکی باشی هەبوو، تەمەەن ساتێکی دیاری کراوە لەو ساڵانی زوو ئەیوت، هەر کەس بەشی خۆی پێدراوە، کورتە و بە نرخە زوو بەسەر دەچێ کە تەمەەن تێپەڕی نایەتە دواوە، یعنی ئەو شتانی کە تێپەڕ نایێت لەو سەردەمانە ئەم سرودانە زۆر باویان هەبووە، بەڵام ئێستا سواز بخوا لەسەر دەستی ئەم کۆمەڵە گەنجە شتی جوانتر و نایابتر دەتوانین پێشکەشکەین. زۆر باشە، باسی لە گۆڕانکاری کردنترینە و گۆڕانکاریانە چینکیەوە ئەنجامتان ناوە لە چاو ساڵانی پێشوە کە ئەبێت مەفرۆزە ئەم گروپە گۆڕانکاری تێدا بکرێت، باسی لەوە کرد. ئێستا ئەو ئەندامانی کە پێشتر هەبوون لە تیپی سرودی پێشنگە تا ساڵی 96 25 ئەندام بووە، بۆ ساڵەکانی 2009 ئەگەنە 6 ئەندام، ینی 6 ئەندام لەم لە بەشە جیاوازەکانی بە هەموو بەشە جیاوازەکانیەوە. ئێستا ئەم ستافی ئێستا کە حالێن ئیشی تیاکەن و لە خزمەتی جەنابتانین،
سەرپرشتیاری تیپی هوەری پێشەنگ کاک حاجی ئارامتەوێڵی لێرەوە زۆر ڕێز و خۆشەویستم هەیە بۆی کە ئەو هەم شاعیریشە و هەم ئەشتوانی شت بنووسێ ئێمە ئیسفادێکی زۆری لەکەین هەم سەرپرشتیاری بەشی هوەری پێشەنگی ژەکە ئەوانەی کە لێرە کاک سلمان سرود بێژە بەڕاستی ئەو ئەتوانێت ئەدای سرودەکانی بکە کاک محەممەد لەگەڵ کاک هێمنە ئەوان ئێستا لەم گروپی تازان ئەتوانین بەمانەوە گۆڕانکاری بکەین بەڕاستی کاک ئەحمەد ئەوش ژەنیاری دەفە لەگەڵ کاک شادام دوو کەسی تریشمان هەنکەوە کاک وەرزێر و کاک درود لێرەوە ڕێز و خۆشەویستیمان هەیە ئەوان ئێستا لەبەر نەبوونی کۆمەڵێک بۆکار نەیانتوانی لێرە ئامادە بن زۆر باشە ئێمە ناوبڕێک وەردەگرین و دواتر دێنەوە لایەوە ئازان و خۆشەویستان ناوبڕێکی کورت وەردەگرین و دەگەڕێنەوە لاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام فرم دايشة وي دسر وازي لبن او باراكا راسك باراكا بسيطة بسيطة خبصة بسيطة 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 شيء فير نبي الو الو برنجي محمودة بەڵێ باجوا بقرن اكتري سالك الركلام كان ايوا لاي ايميا جا اگر هفته زور جا اگر باريكي زور منينه انت الركلام وميكلامي برنجي محموديش فونيش جاري استا جواب مويت برنجي محمود ركلامي ناوي شلون؟ برنجي محمود ركلامي ناوي بسيطة بسيطة خبصة بسيطة شايفوا يا ايتو سنة جيرابوي ربما بوريك لامبو ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو چۆن زۆپای ئەسلی تۆیۆتۆمی تۆربۆ یابانەی دەناسرێتەوە وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە ناوی مارکاستەیەکە تۆیۆتۆمی و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەربەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی سیاڵقی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RC37 ئارامی و دڵتر پەیوەندی بکەن بەم ژمارە مۆبایلانە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بەرەفڕۆکانی بێت بەڕێزان کوچێکی هەوڵەکانتان پێشکەش دەکەین. پارتی دیموکراتی کوردستان لە لایەکەوە شەڕی خۆی و چەکدارانی پەکەکەش شەڕی پەکەکە و حکوومەتی هەرێم ناو دەبات و لەلایەکی دیکەوە بەرپرسێکی پارتی مەرجی مانەوەی پەکەکە لە هەرێمی کوردستان دیاری دەکات. پاش ئاڵۆزی ئەمنیەکانی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ چەکدارانی پەکەکە لە ناحەی چەمانکێی پارتی بەیاننامە و لێدانەکانیان دژی پەکەکە بە ناوی حکوومەتەوە کە ئەوەش ناڕزایی خەڵکو و بەشێک لە بەرپرسانی حکومی لە حیزبەکانی تری لێکەوتێتەوە بەڵام بەرپرسێکی پارتی مەرجی مانەوەی پەکەکە لە خاکی هەرێم ئاشکرا دەکات. علی عونی ئەندامی سەرکردایەتی پارتی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دەنووسێت پێویستە داوا لە پەکەکە بکرێت گێچەڵ بە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم نەکات و هەوڵ بدات ناوچەی ڕزگارکرا و لە باکووری کوردستان دروست بکات.
واگەریلاکانی لەوێ چالاکی بۆ ئازادکردنی شار و گوندە داگیرکراوەکان بکەن. لا بەشێکی دیکەی نووسینەکەیدا ئەو بەرپرسەی پارتی هۆشداری دەدات و دەڵێت پەکەکە بەبێ مۆڵەت وەرگرتن لە لایەنە فەرمیەکان و دەسەڵاتی هەرێمی کوردستان مافی هاتوچۆیان نییە چ جای ئەوەی بازگا بە وەرگرتنی باج و خاوەن و سەرانەدا بنێن و دەڵێت ئەگەر پەکەکە دەیەوێت لا باشووری کوردستان بمێنێتەوە پێویستە ملکەتی هەموو یاساکانی هەرێمی کوردستان ببێت و دان با شەرعیەتی دامودەزیەکانی هەرێمی کوردستاندا بنێت. جو بایدن پاڵەوراوی دیموکراتەکان وەک 46مین سەرۆکی نوێی ئەمریکا هەڵبژێردرا. دوای کۆتایی هاتنی جیاکردنەوەی دەنگەکانی ویلایەتی پەنسیلڤانیا ژمارە دەنگەکانی جو بایدن گەیشتە تا 290 دەنگ و با سەرۆکی نوێی ئەمریکا هەڵبژێردرا لە کاتێکدا هەر پاڵێوراوێک پێویستی با 270 دەنگە بۆ گەیشتن با سەرۆکایەتی وڵات. هاوکات دەنگەکانی ترامپ لە 214 دەنگ ماوەتەوە. ڕاگەاندنی ئەو ئەنجامە لە دوای ئەوە دێت کە لە ماوەی 3 ڕۆژدا بایدن توانی ئەنجامەکان بۆ بەرژەوەندی خۆی لە هەر سێ ویلایەتی پەنسیلڤانیا و جۆرجیا و ئەریزۆنیا هەڵبگێڕێتەوە لە بەرامبەر زیادبوونی دەنگەکانی بایدن. ناڕزایەتی لای دۆناڵد ترامپ ڕوو لا زیادبوونە و لا نوێترین پۆستدا ڕایگەیاند کە ئەو سەرۆکی هەڵبژێردراوی شەرعی ئەمریکایە بەڵام هەزاران کارتی دەنگدانی نایاسایی لە پەنسیلڤانیا و ویلایەتەکانی دیکە پارسەنگی دەنگەکانی بۆ بەرژەوەندی بایدن گۆڕیوە. لەلایەکی دیکەوە پۆلیسی ئەمریکا لا زۆرێک لە ویلایەتانەی بایدن سەرکەوتنی بەدەستێناوە لە ئامادەباشی تەواودان و ترسی کاردانەوەی توندیتیژی لە ئەنگرانی ترامپیان هەیە. لە چەند ناوچەیەکیش ئاڵۆزی و بەریەککەوتن ڕوویداوە. ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران ڕەخنە لە هەڵبژاردنە سەرۆکایەتیەکەی ئەمریکا دەگرێت و مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکاش وەڵامی دەداتەوە. لا تویتێکدا عەلی خامنەی ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران ڕایگەیاند دۆخی ناوخۆیەکەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەریخست هەڵبژاردن تەنها شانۆگەریەکە و بە نمونەیەکە لەسەر ڕوخسارێکی ناشرینی دیموکراتیەتی لیبراڵی لە ئەمریکا ناوی دەبات. لا وەڵامی ئەو تویتەی عەلی خامنەیدا مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکاش لە تویتێک ڕوو لە عەلی خامنەی دەکات و دەنووسێت خودی خۆت بە ملیۆنان دۆلارت لەگەڵ خۆت دزیوە. هەڵبژاردننی ئەوە تەنها گاڵتەیەکە کە بە سەدان کاندید لە ڕکابەری دوور دەخرێنەوە. لا درێژەی تویتەکەیدا پۆمپیۆ نووسیوێتی گەلی ئێران لە پێناو پارێزگاریکردن لە دەسەڵاتی دزەکان کە بە ملیارەها دۆلار لە جەنگە بە وەکالەتەکاندا خەرج دەکەن بە دەرز برسێتیەوە دەناڵێنەوە. میدیاکانی ئیسرائیل بڵاویان کردەوە بنیامین نەتانیاهۆی سەرۆکوەزیرانی ئیسرائیل ئامادە نیە پیرۆزبایی لە جۆ بایدن بکات. کەناڵی دوانزەی ئیسرائیل بڵاوی کردەوە بنیامین نەتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل تاوەکو ڕاگەاندنی ئەنجامی فەرمی هەڵبژاردنەکانی ئەمریکا ئامادە نیە پیرۆزبایی لە جۆ بایدن براوەی هەڵبژاردنەکان بکات. بنیامین نەتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل پاڵپشتی برنەوەی دۆناڵد ترامپ بوو بۆ پێی لە ماوەی 4 ساڵی ڕابردوو زیاتر پەیوەندی و پلانیان پێکەوە هەبووکە گرنگترینیان ڕاگەاندنی پرۆژەی سەدە بوو. لە ماوەی ڕابردووشدا جۆ بایدن بابەتێکی تەنز ئامێزی لەسەر ترامپ و نەتانیاهۆ بڵاو کردەوە کە نیگەرانی لای نەتانیاهۆ دروست کردبوو. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق پەیامێکی پیرۆزبایی ئاڕاستەی جۆ بایدن کاندیدی براوی هەڵبژاردنە سەرۆکایەتیەکەی ئەمریکا دەکات. مستەفا کازمی لە پەیامەکەیدا داوای پتەوکردنی پەیوەندیە استراتیجیەکان لەگەڵ ئەمریکا دەکات. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق پیرۆزبایی سەرکەوتنی هەریەک لە جۆ بایدن و کامالا هاریس لە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا کرد و وتی هیوادارە پەیوەندیە استراتیجیەکان لە نێوان عێراق و ئەمریکا پتەوتر بن لەسەر بنچینەی ڕێزگرتن و هاوکاری هاوبەش لە پێناو تێپەڕاندنی ئاستانگەکان و هێنانەدی ئارامی سەقامگیری. کورتیاوەڵەکانتان پێشکەشکرا پاش ناوبڕێک دەگەڕینەوە لەمتان و لەگەڵتان بەردەوام. بینەرانی عزیز دەچینە لای پەیامنێرمان بزانین زانیاریەکانی شار و شارچەکانی هەرێمی کوردستان چین. لە سلێمانی کۆنگرێکی ڕۆژنامەوانی هەیە کە پەیامنێرمان ڕامیار دەیگوازێتەوە. فەرموو با پێکەوە بینێری و کۆنگرە ڕۆژنامەوانیە بین کە بەشێک لە قوتابیانی بەشە ناوخۆیی سازیان کردووە ناڕزاییان هەیە لەسەرەوەی کە تا ئێستا بەشە ناوخۆیەکانیان بەسەردا دابەش نەکراوە. من وەک خوێندکاری زانکۆی سلێمانی بەڵێن عومەر ساڵح قادر بەناوی خۆی گەورە و میهرەبان بەیاننامەی ناڕازی خوێندکارانی سلێمانی بۆ سەرۆکایەتی زانکۆی سلێمانی بابەتکردنەوەی دەرگای زانکۆ و بەشە ناوخۆیەکان ئێمە وەک نوێنەرانی زیاتر لە 20,000 خوێندکاری ناڕازی سلێمانی ناڕزایی دەردەبڕین باز ئەوەی کە باز لە خوێندنی ئۆنلاین و ئەلکترۆنی ئاوێتە دەکات. بەڕێز سەرۆکی زانکۆی سلێمانی
وەک هەموو لایەکە گەدارن کە ماوەی زیاتر لە 10 مانگە دەرگای زانکۆ پەیمانگەکان بەڕووی خوێندکاراندا داکراوە بەهۆی بڵاوبوونەی ڤایرۆسی کۆرۆنا و ئاشکرایە کە وەزارەتی خوێندنی باڵا بێگەڕانەوە بۆ ڕای خوێندکاران ئەم بڕیارەی داوە. لێرەوە ڕادەگەێنین وەک خوێندکارانی زانکۆی سلێمانی بایکۆتی سیستەمی ئاوێتە دەکەین و بەهۆی ئەم هۆیانی لای خوارەوە. نەبوونی هێڵی ئینتەرنێت و ئامێری زیرەک لای بەشێک لە زۆربەی خوێندکارەکان و دروستبوونی بارگرانی لەسەر شانی خوێندکاران و کەسوکاریان. نەبوونی هیچ گەرنتیەک لەسەر سەلامەتی گیانی خوێندکاران لە کاتی گەڕانەوەیە مەبەستی ئامادەبوون لە پراکتیک و تاقیکردنەوەکانیان. دابەزینی ئاسی تێگەیشتن لە بوارەکانی فێربوونیان. وەک لای هەمووان ئاشکرایە سەرجەم کایەکانی ژیان ئاسایی کراونەتەوە تەنها پرۆژەی خوێندن پاک کراوە. داواکاریەکانمان لە دوو خاڵە کۆکەینەوە. کردنەوەی دەرگای زانکۆ پەیمانگەکان بەڕووی خوێندکارانەوە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان هەر وەک چۆن خوێندنی ناو کەمپوت و زانکۆ و پەیمانگە هەلێکان دەستی پێ کردوێتەوە. دووەم کردنەوەی دەرگای بەشە ناوکۆیەکان بە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان و چارەسەرکردنی تەواوی کەم و کورتەکانیان. لە ئەگەری بەدەمەوە نەهاتنی ئەم داواکاریانەمان دڵنیا بن ناڕەزایەتەکەمان گەورەتر دەبێت و هەرگیز هیچ جۆرە فشارێک کارمان تێ ناکە واز نایەنین. دەستان خۆش. 20,000 خوێندکار. بەڵازان ببورشێدا دەچینە دەربەندی خان لای پەیامنەرمان هوشار محەممەد هوشار سڵاوی خوا لێبێت زانیاریەکانی ئەمڕۆی دەربەندی خان و شارە زۆر بەگشتی چین. ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام ئەمڕۆ گرتبوونەوەیەک هەیە بە مەبەستی ڕەتکردنەوەی بە کەرتی تایبەتکردنی پێوەری ئاوە لە هەمان کاتیشدا عریزە نووسی کە ئەبەوەتە بەپێی گوتەی چالاکۆنانی دەربەندی خان و بەشێک لە هاوڵاتیان پێیان وایە کە ئەمە زیاتر هۆکارەکەی بۆ زیاترکردنی خەرجی لەسەر هاوڵاتیان و هیچ کاریگەرێکی ئۆتۆی لەسەر کوالێتی بابەتەکە نابێت من بۆ زانیاری زیاتر ڕاستەخۆ دەچمە لای یەکێک لە چالاکوانەکان مامۆستا ئازاد مححمود مامۆستا ئازاد ئەگەر بفەرمونەیە ئەمە وەکو چالاکوانێک هۆکاری بەشداری کردو یاخود سازدانی ئەم گرتبوونەوەی چییە؟ سەرەتا بەخێراتتانەکەم دیارە بۆ جەنابتان مەعلومە دەسەڵات هەمیشە هەوڵی دا و هەوڵەدات تۆوی نائومێدی و بێهیوایی و نائارامی لە زەهن و دڵ و دەرونی هاوڵاتیانی ئەم هەرێمە دابچێنی وی هاتنە مەیدانی ئێمە لەم ساتە وەخت و تەوقیتەدا بێگومان لەلایەک وەڵامگۆیە و بەگژاچوونەوەی ئەو پلانە گەندەڵ و نەجۆکانەی ئەوانە لەلایەکی تریش بێگومان سووربوونمانە لەسەر داواکردنی مافەکانمان واتە مافی خورا و زەوتراوی خۆمان کە وەک ئەڵێن ماضا حەقون وەڕائەهو طالیبون واتە هیچ مافێون نابێ ئەگەر بە شوێنیوە داواکاریان نەبێ و هەروەها لە هەمان کات تا هاتنەوەی دانی ئێمە ئەمڕۆ بۆ ئەوەیە کە ئەگەر پێشتر کردگەل و کار و وەزیفە گەلێک لەژێر هەیمەنەی خەڵک و حکوومەت و کەرتی گشتیدا بوو بێ ئەمڕۆ دەسەڵات بە مەبەست ئەوێ بە تایبەتی ئەم کەرتانە بکە و لە ژێر سایی حکوومەت و خەڵک دەری بێنێ و بیسپێرێ یا خۆرخی بکە بۆ کۆمپانیا گەلێک کە بێگومان پشکی شێری بەرپرسێ یا مەسئولیە حیزبێک دەکەوێت. نێرمان و شار سپاس بۆ زانیاریەکانت. ئازیزان و خۆشەویستان دەچینەوە لای میوانەکانمان تیپی هونەری پێشەنگ بزانین چی دیکەمان پێشکەش دەکەن کاکازم دووبارە سڵاوتان لەبێت ببوورن لەو دابڕانە دەمێ بزانم چەند بەرهەمتانم ڕۆ بۆ ئامادەکردوونەوە بەرهەمەی کێسە پێشکەشمان دەکەن چییە؟ کۆمەڵی بەرەممان ئامادە کردووە شەڵاگەر خی گەورە دەرفەت با بتوانین پێشکەشی ئێوە خۆشەویستان بکەین. ئێساش بەنەمێکی ترمان ئامادەیە بە شێوەزاری هەورامی لە خزمەتان هەمیشە. هەموو گروپەکەتان هەورامین؟ هەمومان هەورامی نین نەوەڵا. ئەوانی کە دەڵێنەوە ئەو دوان ئەوانیش کێشەیان نییە چونکە هەورامیش نین. ئەورامیش کێشەیان نییە. کێشەشیان نین. زۆر باشە فەرمووی. سلام ڕابێر و ئازیز دنیا و دینەکەم سلام ڕابێر و ئازیز دنیا و دینەکەم تاقەشە سوار و ئازیز ڕاومەدینەکەم تاقەشە سوار و ئازیز ڕاومەدینەکەم موژدە بۆ ئازیز باوان ئیسێ هەورامان موژدە بۆ عزیز باوان ئیسێ هەورامان زایڵەش بەرزا باوان نامی و جێلامان زایڵەش بەرزا ئازیز نامی و جێلامان سڵام ڕابێر و ئازیز دنیا و دینەکەم
سلام رابرو عزیز دنیا و دینکم تاقش اسوارو عزیز راو مدینکم تاقش اسوارو عزیز راو مدینکم شاري مدينة زيجية واتمانا شاري مدينة زيجية واتمانا چون كمال بندي قربان پیغمبر مانا چون كمال بندي عزيز پیغمبر مانا سلام رابرو عزيز دنيا و دينكم سلام رابرو عزيز دنيا و دينكم تاقش اسوارو عزيز راو مدينكم تاقش اسوارو عزيز راو مدينكم هربم بساقي عزيز بالاي بسايل هربم بساقي عزيز بالاي بسايل مرخوا بزانو عزيز شني برزن بايل مرخوا بزانو عزيز شني برزن بايل سلام رابرو عزيز دنيا و دينكم سلام رابرو عزيز دنيا و دينكم تاقش اسوارو عزيز راو مدينكم تاقش اسوارو عزيز راو مدينكم يا رب كليتم قربان توزي بالاو يا رب كليتم قربان توزي بالاو سرم زار جار عزيز سير قردي راو سرم هزار جار عزيز سير قلبي رابو سلام رابرو عزيز دنيا و دينكم سلام رابرو عزيز دنيا و دينكم تاقش اسوارو عزيز راو مدينكم تاقش اسوارو عزيز راو مدينكم تا کازمان بەرهەمە شعری کێ بووە کێ ئاوازدانەری بوو ئەم سرودە ئاوازی فۆلکلۆرە زۆر بەی لە گۆرانی بێژەکان و ئەوانە مەسەلا ئەم گۆرانیان وتوەتەوە ئێمە لێرە کردومانە بە سرودێ هۆنراوەکەشی هی خوا لێ خۆش بوو ئیبراهیم هانە قوڵیە گۆڕی پڕنور بێت چونکە ئێمە و شاعرە بەڕاستی زۆر ئیسفادی لێ یەکەین و ئیسفادی باشیشمان لێ کردووە کەگیبراهیم یەکێکە لە شاعیرەکان کە 3 ساڵ لەمەوە پێش وەفاتی کرد و شیاری زۆر باشیە بە تایبەتی شیاری ئاینی و خۆشەویستی بۆ پێغەمبەرمان محەممەد درودی خوای لەسەر بێت کۆمەڵە شیاری جوان و باشی هەیە زۆر باشەکە کازم دەموێت ئەمە بە گروپی بە تاک باگوێمان لە سەڵتان بێت تۆ کاک سەلمان ئەو برادەرانەی تر بزان بە تاک چیتان بۆ ئامادە کردوین بە بێدەف وڵا لە خزمەتانین شتێکم بۆ ئامادەکردون لە خزمەتانە چیە شتەکە پێشا پێمان بڵێ لەسەر چییە بابەتەکە هەر گۆرانێکی هەورامی لای خۆمانە باشە گۆرانیەکان بەعام ئێمە ناڵێن هەر هی خۆمان نییە بڵێن ئەوە بڵێن هەمووی فۆلکلۆرە لەسەر چییە وڵی هەر لەسەر کەلیمەکان عادەتەن بە سروشتی هەورامانە کەلیمە ئەڵین بەسەر پێغەمبەرە صلی الله علیه وسلم هەر کەلیمە ئەڵین تشتەکان ئەوە ئێستا تۆ بەرهەمەکەی تۆ تێکەڵەیەکە لە سروشتی هەورامان و خۆشەویستی بۆ پێغەمبەر ئیتر هەردوو شێر تێکەڵەکەین هەم بە سروشتەکەی هەورامانەوە هەم بە یادی مەولودەکە ئێستا بەبێت دەفێڵیت دەفیشی لەگەڵانە هیچ کێشەی نییە زۆر باش فەرموویت يا مولود رسول الله يا مولود رسول الله يا تقسوارك ومعراج خوايا تقسوارك ومعراج خوايا يا آخر سفر رامي خيلي ودورين آخر سفر
ڕامی خەیلی وەدورێن منزڵ بیپەوایانێ تووشێ زێرورێن منزڵ بیپەوایانێ تووشێ زێرورێن بابیە زێم بزێم دەسوودی میێگیێرۆ ئاوسینەکەم گریدی بەریەکەرۆ ئاوسینەکەمی گیان گریدی بەرکەرۆ پێشکەشتان دەستم خۆش بێ سپاس کاکەزم کاک سەلمان پێم وایە کەمێکیش ناساخە کاک سەلمان وایە هەست بە ناساخەیەکەکەم لەوەی کە زوو عرق دەرەکەی جەلاویان وڵا هەر زیاتر لەبەر خۆشەویستی جەنابتان و زۆر سپاس دەکەم ئەم تیپە جوانێکینە تۆزێ هی ئەوە نەبووی بێتەوە باشە بی چیت بۆ حازرکردنی کاک سەلمان وەکو تاک بۆ خۆت بەتەنها بڕۆڵ پێ داوای لێ بردن کە بەتەنها ناتوانانی ئەو هاوڕێیانەی ترچی بەتەنها ئاساییە يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة آياتك عاشقتك دڵی مەشکێنە دڵی مەشکێنە بچمە مەدینە بێسم بەپاوە بێسم بەپاوە ئایای پاڵدەم بە پاڵی رسول الله رسول الله کاکازم ئێوە لە شوێنێکی تایبەتان هەیە لە شارشکی خورماڵ کە بتوان کارەکانی خۆتانی پێ ڕاپەڕن بۆ نمونە ئەگەر لە بەرنامەیەکی ئەوەیەکە داوەت دەگرێن چۆن ئامادەکاریەکەن بۆ خۆت وەڵایی لە خورماڵ ئێمە شوێنی تایبەتی خۆمان هەیە سپاس بۆ خۆ توانین لەوێ پرۆژەی خۆمانکەین دەست بە کارەکانی خۆمانکەین بۆ نمونە ئەگەر کەسێک بێت دەنگی خۆش بە پێی خۆش ببێتەوە گروپەکەتانەوە مەرجی وەرگرتنی ئەندامتان مەرجتان هەیە یاخود هەر کەسێک حەز و خواستی خۆی هەبێت بەتوانێتمانش ڕاهێنانیان پێکەن ئەو ژووری کە خۆمان دامانەوە بۆ خۆمان هەر کاتێ بەرنامێ شتێگە بێن پێشتر ئامادەسازی یەکەین ینی ئەبێ پێشتر پرۆفیل لەسەر ئەو سرودانە بکەین بۆی بتوانین شتێکی جوان پێشکەشکەین ئەو کەسانشکەوە ئێستا ئەم برا بە ڕێزەمان تازە پەیوەندی پێوە کردوین کاک محەممەد زۆر بە خۆشحاڵیەوە ماشەڵا سوتێکی خۆشی هەیە ئێمە مەرجشتمانیە بەوەی کە کەس بێتە ناو ئەوەی حەزی هەبێ دەرگا کراوەیە بۆی و لە خزمەتیان ئەگەر یەکێکی سەتفە لە مەزیسێکا دەبینی سەوتی خۆشە پێی دەڵێ وەرە بۆ ناو ئەو بەتەکیوانە زۆر باشە ئێستا دەستە جەمەیەکیتان بۆ ئامادەکردین لە دوای ئەم سرودەش ئەچمە لایەوە میوانە جوانەی کە هەمانە و دەف لێدا بە تەمەنێکی کەمەوە بزانین ئەویش سەمان بۆ حاضر کە بزانین چۆن پێگەشتووی چۆن فێری دەفلێدان بووی تا چەنە حەزر لێ باشە دوای ئەم سرودە دێمە لایەوە شتێکی ترمان ئامادەی ئینشاڵڵا پێشکەشتانەکەین ئەم بەرهەمە چییە ئەم بەرهەمە زۆربەی لە سرود بێژەکان ئەم نینەیان وتووە ئەم سرودە ئێمەش ئینشاڵڵا بتوانین نەک بڵین داقیق وەکو ئەوان بتوانین چون ئەوەی کە هەر شتێک شاعرێکی خۆی بێ بڕوان ناکەم کەم کەس بتوانێت وەکو ئەو کەسە بتوانێت دقیقیکە ئەمە ئاوازەکەی بە حەقە نازانم هیچەیە ئەگەر فۆلکلۆر نەبێ نازانم هیچەیە لەبەرەوەی بۆی لێرە نەڵێن ئاوازی فڵان کەسە شاعیرەکەشی پێم وای هیچ شاعرانی ئەو دیوە بستمەوەی کاکازم خۆتان هەوڵ نایەن کەمێ گۆڕانکاری لە ئاوازەکان بکەن زۆربەی کات بڵێ زۆربەی کات ئەتوانین گۆڕانکاری تایبەت بە خۆتان هەبێت وەکو تایبەت بۆ خۆمان تا ئێستا نیمانە وەکو تایبەت بەڵام تر زۆر جای ئینشاڵڵا محاولەکەین ئەبێ گۆڕانکاریان تیا بکەین نابێ بەم ستایی لە خۆنە بڕوە بۆی بتوان شتێکی جوانتر ئازادیدە هاوڕێکانت کام بەرهەمەیە خۆیان هەموو شتێکیان لە بەردەسایە زۆر باش
بخوا مجنون خۆم وەفدای ئەرێ هۆ یاران بەخوالوونگی کۆڵت بوو ئەرێ مەجنون خۆم وەفدای ئەرێ هۆ یاران بەخوالوونگی کۆڵت بوو یانایە هۆ یا منێ هۆی ئازیزم ڕێگەی چۆڵت بوو یانایە هۆی یا من هۆی ئاغەگەم ڕێگەی چۆڵت بوو بە پێشکەشی باڵاو بێ لە شارە زور بەملاوە بە قوربانی تۆی داکەم سەرمانی و سێنە و پاوە بە قوربانی تۆی داکەم سێمانی و سێنە و پاوە ئەرێمە دینا بووە ئەزیزاکەی خۆم بەخوا منزڵ گەیڕاسوون ئەرێمە دینا بووە ئەزیزاکەی خۆم بەخوا منزڵ گەیڕاسوون بەخوا بە فیدای ئەو خاکە جانەکەم تۆ کردن قابوو بەخوا بە فیدای ئەو خاکە جانەکەم تۆ کردن قابوو بە پێشکەشی باڵاو بێ لە شارە زور بەملاوە بە قوربانی تۆی داکەم سێمانی و سێنە و پاوە بە قوربانی تۆی داکەم سلێمانی و سێنە و پاوە ئەرێ تو خوارێ بازی ئەرێ باوانەکەم بەخوا بچێنین بەگوڵ ئەرێ تو خوارێ بازی ئەرێ باوانەکەم بەخوا بچێنین بەگوڵ بەخوا بە خاوانی بین ئازیزم بەگیان و بادڵێ بەخوا بە خاوانی بینێ ئازیزم بەگیان و بادڵێ بە پێشکەشی باڵاو بێ لە شارە زور بەملاوە بە قوربانی تۆی داکەم سلێمانی و سێنە و پاوە بە قوربانی تۆی داکەم سلێمانی و سێنە و پاوە دەستان خۆش کاکازم ئێوە کاتێک کە بەرهەمێکتانە بێت تۆماری ئەەکەن چۆن بڵاوی ئەەکەنەوە بە چ ڕێگەیەک ئایا هیچ ئێستا وەکو تۆمارکردنی بەرەمەکان تۆمار بکرێ بڵاو کرێتەوە شتێکی تابەتمان نییە بەڵام وەکو فەیسبوک ئەمانە هەیە فەیسبوک کێ بۆتان ینی تۆمارەکە بۆ بڵاوکردنەوە هێر خۆتان بە مۆبایلی ئاسایی ئەوە هەر هینێکمان هەیە فەیسبوکێکمان هەیە تیپی سرودی پێشنگ ئەو لێەوە تەنها لە ڕێی فەیسبوکەوە هەوڵتان ناوە لە ڕێگەی هوەریانی سەوتیش بە مۆبایل لەگەر تەجیلیکەی بۆ شێوازە دەرناچێت وەکو سەوت ینی ئەگە بمانی تەجیلیکەین ئەچین لە هەڵەبجە تەجیلەکەین ڕێکخراوی گەشە پێدان لەوێ بۆمان تەجیلەکەن و ئەگە بانی بەرهەمێک تەجیلکەن و بڵاویکەینەوە لە سۆدی و تەجیلیەکەین دەستیان خۆش بەس وەکو بڵاوکردنەوە مەبەستم ئەوەیە کە بڵاوکرێتەوە پیجێکی فەرمی مان نییە بەس ئەو فەیسبوکەمانەیە توانین لێەوە هەوڵتان ناوە کە پیجێکی فەرمیدانین بۆ زیاتر دەنگدانەوەتان هەبێت کە بەڕاستی سەوتێکی خۆشتان جارە سەرەتامانە پشت بەخوای گەورە بەرنامی تۆکمەترمانە بێشان باشینە لای ئەو دەڤژنەیان گەرمایکی بدەنە دەستەوە کاکە بە خێر بێت دەمەوێت خۆت بناسیێنی چەندێکە خەریکی دەڤژەنینی لەکوێوە هاتووی چۆن پەیوەندیت بە گروپی هونەری پێشەنگەوە کردووە یەک تۆز مایکێک و بەرزکەیتەوە زۆر سپاس سپاس ئاگاداری بیت زۆر سپاسیشانەکەم بۆ هەوڵماندووبوونیە سپاسی کاک ئەحمەد دەگەم کە یارمەتی داوام بۆ دەبلێدان شتەکە و لە سەرەتا و لە وەسان ئەم شتانە زۆر سپاس سەرکەوتوی چێنێکە شارەزایی هەیە لە دەڤژەنینە وەڵایی من نەر بە سەماعی فێر بووم ئەوە نەبێ بڵام چۆبووم بۆ خولوشتیوە باشە ئیتر ئەو فێربوونەش نیوەی کاک ئەحمەد فێری بێت چەند ساڵە هەیە فێر بووی من نزیکەی دەقریبی 2 ساڵە فێری دەبوو 2 ساڵە چۆن خۆت ڕێک خسووە لەگەڵ ئەوانە و لەگەڵ هاوڕێکە تا زۆر بە جوانی دەفەکە ژەنیت وەڵا سەرەتایی چوونمە ناو گروپی پێشەنگەوە یەکەم جار بەشداری پێشبڕکێکمان کردبوو لێەوە ئەوانمان ناسا ئەوانم ناسی و
بە خۆشحاڵی و چمەنە بوو بەس خۆ دەتوانی تۆزە دەفمان بۆ لێ بدەی بزانین زۆر باشە فەرموو. دەسەکان و خۆش بە کاک شاد لەگەڵ هەموو ڕیتمێک ئاتوانی ئاوا دەبلێ تۆزێ ئەو دەفە هەستەکەم لە قەبارەی خۆی جەلال گەورەترە تۆزە قرز نییە بۆ تۆ ئاوا بچووکتر بێ ڕاحەتر نییە بۆت ڕاتی لەگەڵ دەفەکەتر گەورە بچوک بێت ڕای لەگەڵ سەرکەوتوی زۆر باشە کاک شاد سەوتی خۆتە تاقی کردو تۆ لەگەڵ ئەمانە ڕەنگە تموعێک بگرێ خۆت لەگەڵ بە بۆنەی سەوتە تۆزە سەوتم زیک نایکرد هادی تۆزێکمان بۆ بڵێ بزانین پایمە بڵێن زیکنە یاخۆتنا باشە تۆ دەفەکەی بۆ لێ بدە با خۆی شتێکمان بۆ بڵێ تۆ دەفەکەی بۆ لێ با خۆی سەر دەکەم چیمان بۆ ئەڵێ سرودێ بەسەر پێغەمبەری خۆشەویستمانە دەی فەرموو ئەی پێغەمبەری پێشەوە و سەروار وا سەڵاواتت بڕژێنێتە سەر ئەی ڕەوش بەرزی دڵ و بیڕوونەک ڕەحمەتی خوا بۆ هەموو بەشەر ئەی ڕەوش بەرزی دڵ و بیڕوونەک ڕەحمەتی خوا بۆ هەموو بەشەر ئەی خەوەن بەهران لەناو سەروەران تۆ یەکەم کاسی لە هەردوو جیهان ئەی خەوەن بەهران لەناو سەروەران تۆ یەکەم کاسی لە هەردوو جیهان هەرکەس ناوی تۆ بێنێ لە گۆ سڵاواتەدا لە دیداری تۆ هەرکەس ناوی تۆ بێنێ لە گۆ سڵاواتەدا لە دیداری تۆ ئەی پێغەمبەری پێشەوە و سەروار وا سەڵاواتت بڕژێنێتە سەر ئەی ڕەوش بەرزی دڵ و بیڕوونەک ڕەحمەتی خوا بۆ هەموو بەشەر ئەی ڕەوش بەرزی دڵ و بیڕوونەک ڕەحمەتی خوای بۆ هەموو بەشەر هەمیشە خۆش بێت سەوتە خۆشە بەس کاکازم پێم وای بێت تۆ زیاتر شارەزابی بزانی نەفەسی نییە ئەگەنا سەوتی زیکن نییە کاکشاد مرۆڤەی دەوێت پرۆڤێ و نەفەسیشی گۆردە خۆشی زۆر تامیەوە نیە لەگەڵمانە بڵێتەوە نە خۆ زۆر مهم هەوڵتان لەگەڵا نەیە ماشەڵڵا سەوتێکی خۆشی پێوەیە ئیشەوی قسەمان لەسەر کرد بە حەقەت کە لە کاتی پرۆڤا بووین ینی بەجددی ئەوەندەی من سەرنجمی ئەگەر کەمێ نەفەسی باتێ نەفەسی درێژکە سەوتێکی خۆشی پێوەیە دیارە شێدا شتێکی لەو نەریێگەستە کاک شاردەها ئەوەی هەیە شارە مەنسووری لەگەڵەوە هاوڕێکەیە سەوتێک هەیە بۆ تەنیشتیوانە پێم وایە سەوتی ئەو زۆر بۆ شتانە زۆر زۆر باشترەوانە چی پێڵێن پاشکۆی پێ دەڵێن سەوتەکە ئەمەیکە لەگەڵیا دێڵێتەوە وڵاوتر کۆرسە ئەو لە کۆرسەکایە کە لەگەڵ لە ناویانە سەوتێکی شتێکیوانە دەبێت بۆوانە زۆر زۆر باشە کاک شاد دەستی لێبەر نەدەی ها لە مۆلا دەفەکەدانی خەریکی سرود بێ دەفەکەشی جوان لێ دەفەکەش نەبێت و گۆرانەکانیش بڵێ دوو دەبژەنی تریشمانەیە کاک وەرزێر و کاک درود ئەوانیش لێرە بوونایەتر ئەومانەیە نەبوو ناو سرودنەکە بە زەوان ێستا لێرە حزوریان نییە ماشەڵڵا زۆر چاوی هەردووکیان ماچەکەم سەلامت باشتر لە بەرەمێکی تر کاک چکە ئێمە دەمانەوە لە کەمترین کاتە زۆرترین بەرهەممان پێشکەش لە خزمەتانان ئەمە هۆنراوەی کاک ئارام حاجی تەوێڵەیە کەی بوو نەسیبم بلو مەدینە کەی بوو من وین و ئاسەر زەمینە بەرهەمێکی هەورامیە هەورامیە
کەی بە قسمەتم بچێتە مەدینە. ئەمە شعرەکەی کاک حاجی ئارام تەیۆڵەیە هۆنراوەکەشی ئەرفۆ ئەمە بە وتەی جەلال بێ وەرگێڕاوەتە سەر زمانی هەولانی وایە؟ نا من هەورامیەکەم کردە سۆرانی کەی بۆ نسیبم بلۆ مەدینەوە دەکەی قسمەتی منەوەی بێ بکەومە بچمە مەدینە. بەڵێ بەڵێ فەرموو. كيب نسيبهم بلو مدينة كيب نسيبهم بلو مدينة كيب من وينو أثر زمينة كيب من وينو أثر زمينة بآبي زمزم دسودي مجيرو وبآبي زمزم دسودي مجيرو أو سينا كامي جردي بركرو أو سينا كامي جردي بركرو كيب نسيبهم بلو مدينة كيب نسيبهم بلو مدينة كيب من وينو أثر زمينة كيب من وينو أثر زمينة مزقي عزيزية في غنبر قاني مزقي عزيزية في غنبر قاني بدا سودي مو صلاوات كاني بدا سودي مو صلاوات كاني كيب نسيبهم بلو مدينة كيب نسيبهم بلو مدينة كيب من وينو أثر زمينة كيب من وينو أثر زمينة پێغەمبەرەکەم سەرمایەی حەیات پێغەمبەرەکەم سەرمایەی حەیات سەر و ماڵ و گیان گرت بۆ بە فیدایەت سەر و ماڵ و گیان گرت بۆ بە فیدایەت كيب نسيبهم بلو مدينة كيب نسيبهم بلو مدينة كيب من وينو أثر زمينة كيب من وينو أثر زمينة کاک سەرمان چێتەوە کوژایتەوە بە یەکجاری هەرەوە لە کۆرسەکەشان نەما ناترتاوە من کۆرسم ناتوانم کۆرسەکەش مەبەستمێ بە تەنهاوانی ژەیڵێنەوە بەستۆ تۆزێ شڵا باشە بخوای گەورەش چاک ببنێرە ئەو بەڕێزە کاک ناوکەین کاگێم نتوانانی بەتەناتۆ بەرهەمێکمان پێشکەش بکەی بەتەنها خۆت پێت خۆش بێ بە دەفیشەوە بێت ئاساییە بە دەفیشەوە بێت سێرێکی دەفتەرەکەتان بکەن شارێکی باش سرودێکی باش ڕایۆژێ بکەم پێکەوە الله حي الله دايم الله حي الله دايم الله صلوات وسلام ورسول الله صلوات وسلام ورسول الله رحمن ترحمني الله رحمن ترحمني ملك قدوس تسلمني ملك قدوس تسلمني الله حي الله دايم الله الله حي الله دايم الله صلوات وسلام ورسول الله صلوات وسلام ورسول خۆش بە زۆر سپاس با بچینە لای کاک ئەحمەدی ژەلال کاک ئەحمەد کاک ئەحمەد
زۆر بەخێر بێت تۆش حەز و خولەی خۆت بوو یان چۆن بوو بەشداریت کراوە بە دەف من هەر کاژێمەنم تقریبان 3 ساڵێک 4 ساڵێک بەبێ ناسم لە مخێنەکە بێ بۆ ناسی کرد تۆ لە ڕێی کاگەمنەوە چیتە ناوم گروپەوە کاژێمە پێشتر خۆت شارزاییت هەبوو لە دەفژەینەیە یا چیتە ناو ئەم گروپەوە بوو تقریبا 2012 بوو یا 13 بوو پۆلی 6 پیدایی بووم لەو ساڵەوەی تر حەزم لێ کرد ئەچووم بەلای ئەوانەوە لەو ساڵەوە خەریکی دەبێتەوە طبعا مەلا سەرهەنگ یەکێک لە دەنگ خۆشەکانی ئێسە و ناوچەیەوە بەداخەوە براکەشی کاک سەلمان نەخۆشەگین ئەمیش سەوتی وەکو مامۆستا سەرهەنگ زۆر سەوتێکی خۆشی پێوەیە وانە ئینشاڵڵا لە دەرفەتێکی ترە کاک سەلمان لە خزمەتانین زۆر باشە چەندێکە خەریکی لە لێدانی خۆت و ئایا واتر لە خول و ڕاهێنانی تایبەت فێر بوو یا خۆت حەز و خولای خۆت بۆ دەفەکە و دەست پێ کردووە و لەگەڵ و خەڵکیان لە مزگەوتەکە و لە حوجرەکان فێر بوویت هەر بە سەماعەکە فێر بووین لەگەڵ باشە دانیشتنە بەردەمیانە ئەوان دەفیان لێدا زۆر حەزم لێیەکە کە فێر بوون مەبەستی سەماعی هەر بە گوێگرتن فێرە بن تەکیزکردن لەسەر ئەو شتێکە حەزو لێتی ڕاستیەکەی هەر ئەوا فێر بوون ئێستا تۆوات لێ هاتوو لە گروپەکە لەوانەیە ئەندامیکەتان ڕابێنێ لەسەر دەبلێدان وایە ئەی تۆ لە بۆ سرودوتن بەس دەفی پێ لێ بدەنی چی پێم زۆر باشە دەرفەتمان کەمە کاگالی دەمەوێت دوو بەرهەمیترمان پێشکەش بکەن ماوتانە دوو بەرهەمیتر خزمەت لە ئێمەوە کاتە بەرەمێکمان پێشکەشکەن ئێستا دوایی بەرەمەکەمە ماڵاوی یەکەین بە بەرەمی کۆتاییەوەش لە خزمەتانە أي رسول الله أي رحمة للعالمين مرحبا صد مرحبا إمامتي روح الأمين مرحبا صد مرحبا إمامتي روح الأمين من لا تعوي يا سر لا يرشوينك دايم من لا تعوي عاشقتو يا سر لا يرشوينك دم كات زاكر خان قامو كات مستي ميك دم كات زاكر خان قامو كات مستي ميك دم أي رسول الله أي رحمة للعالمين مرحبا صد مرحبا أي مهبتي روح الأمين مرحبا صد مرحبا أي مهبتي روح الأمين والضحى واسفي جمالي توياي خير البشر والضحى واسفي جمالي توياي خير البشر نركزي تشاود دليلا ياري ما زاغ البصر نركزي تشاود دليلا ياري ما زاغ البصر أي رسول الله أي رحمة للعالمين مرحبا صد مرحبا أي مهبتي روح الأمين مرحبا صد مرحبا أي مهبتي روح الأمين يا رسول الله دخيلك رومني يا بما حزور يا رسول الله دخيلك رومني يا بما حزور
وەک دزان گردن کەچ و شەرمان دەوێستاوم لە دوور وەک دزان گردن کەچک شەرمان دەوێستاوم لە دوور أي رسول الله أي رحمة للعالمين مرحبا صد مرحبا أي مهبتي روح لمين مرحبا صد مرحبا أي مهبتي روح لمين دينكيتو واكشف الهاتو قلعي ظلمي رمايان دينكيتو واكشف الهاتو قلعي ظلمي رمان يا ورانت بون ما مستايق تبخاني جيعان يا ورانت بون ما مستايق تبخاني جيعان أي رسول الله أي رحمة للعالمين مرحبا صد مرحبا أي مهبتي روح لمين مرحبا صد مرحبا أي مهبتي روح لمين دەستان خۆش بێ کاک عەلی بەرهەمی کۆتاییتان بۆ حازر کردوین لە بەرەوەی هاوکاران دەڵێن کات نەماوە ئەوە ئەگەر بە هیلاکی لەسەریەوە زیاتر نەکەوێت دەمانوێت ڕاستەخۆ بچینە لای بەرهەمی کۆتایی بەرنامەکەمان ئەمە چیان بەرەمەیان وڵی بەرەمێکی ترمان ئامادەی ئینشەڵای لە خزمەتان نابی زۆر باشە مێمە لێرەوە ماڵاوی لە بینەرانی عزیزەکەین بۆ کاگالی زۆر سپاسانە هین کاک سلمان کاک ئەحمەد و ئەوان هەمووتان کاکشاد سپاسانەکەین لەوەی کە میوانی پەیامی ڕۆژ بوون و پەیامی ڕۆژتان بۆ ڕازاندوینەتەوە شێدا ماڵاوی لە بینەرانەکەین بینەرانی عزیز سپاسانەکەین تا ئەم ساتە بینەری پەیامی ڕۆژ بوون بۆ هیوایی کە بەرگەوابەتی ئەم ڕۆژمان جێگەی سوود و ڕۆزامەندی هەموو لایەک بوو بێت بەم بەرهەمەی تیپی هوەری پێشەنگ ماڵاواییتان لێ دەکەین تا سبێنە پێتان دەکەینەوە ماڵتانەوە خواتان لەگەڵ مدد الله مدد مدد الله مدد ومدد يا سبحاني ومدد يا سبحاني محمد رسول الله صاحب القرآن صاحب القرآن خوار السليماني قربان تا مدينة الشعر هو تا مدينة الشعر أرار السليماني عزيز تا مدينة الشعر قربان تا مدينة الشعر أي سلام دلبي يا أحمد المختار أي رسولي نازدار مدد الله مدد مدد الله مدد ومدد يا سبحاني ومدد يا سبحاني محمد رسول الله صاحب القرآن صاحب القرآن خواي رسول الله زيز برا ورتاتم أرى برا ورتاتم أرى قر قبول مكاي يا زيز جان أرى خادم درقاتم أرى خادم درقاتم مدد الله مدد مدد الله مدد ومدد يا سبحاني ومدد يا سبحاني محمد رسول الله صاحب القرآن صاحب القرآن ئەرخاکی بەرپێتا ئەرخاکی بەرپێتا بەخواکی لەی چاوی دڵ ئەرە تۆزی سەرڕێتا ئەرە تۆزی سەرڕێتا مدد الله مدد مدد الله مدد ومدد يا سبحاني ومدد يا سبحاني محمد رسول الله صاحب القرآن صاحب القرآن وشوان تابعان قربان ياهو ياهو ما عزيز ياهو ياهو ما وشوان تابعان قربان ياهو ياهو ما عزيز ياهو ياهو ما وعبي زيارة بالا ومن خيلة عاصمة من خيلة عاصمة
مدد الله مدد مدد الله مدد ومدد يا سبحاني ومدد يا سبحاني محمد رسول الله صاحب القرآن صاحب القرآن